داوای مافی خۆمانەکەین کە چەندین ساڵەوانە بێژین لە هۆلەکانی خوێندندا بەردەوام بووین لە کاتی قەیرانەکانیش هۆلەکانی خوێندنمان جێ نەهێشت. ئێمە هاتووینەتە ئێرە داوای مافی خۆمانەکەین کە سەرەتاییترین مافی خۆمانە داوای دامەزراندنەکەین. ژمارەیەکی زۆرە لە وانەبێژان کە چەند ساڵە مامۆستا هەیە 6 ساڵە 5 ساڵە وانەبێژە هەتا ئێستا حسابی کریکاری بۆ دەکرێت و بە چاوێکی کەمیش لە ناو کۆمەلگەدا سەیری ئەو مامۆستایانە دەکرێت. ئێمە داوای هاتینە ئێرە داوای مافی خۆمان بکەین کە مافێکی سەرەتاییە. بەڕاستی لە ناو پەروەردە بەگشتی ئێمە زۆر چین مثلا مامۆستاکان ئەمووی حسابی مامۆستای بۆ ناکرێت. مامۆستای وانەبێژ نزمترین چینە کە حسابێکی کەمی بۆ دەکرێت بە چاوێکی کەمەوە سەیری دەکرێت. تاکەی سێ چینی مامۆستا هەبێتن با یەک چینی مامۆستا هەبێتن بتوانێت ئێستا ژمارەی زۆر لە هەر پەرۆدەیەک دەچێ هەموو وانەبێژتیایە ئەنی ئەگەر بێتەوە وانەبێژانە واسێ بینی باوەڕ بکایە ئەنی بۆشایەکی فراوان لە دراسی پەروەردە دروست دەبێتن. بە 2 مانگ 3 مانگ جارێک موچەیەک وەرەگرین. منەمەوەیەک پرسیار لە حکوومەت بکەم ئەگەر ئێمەی مامۆستای وانەبێژ هەمومان بەیەکەوە هۆڵەکانی خوێندن قەتعی هۆڵەکانی خوێندن بکەین چی بەسەر پرۆسەی خوێندن ئادێ. بێگومان هەموو مەکتەبەکانەوە بەهۆی وانەبێژەکانەوە وەستاون. ئەگەر تۆ دیقەت بە ڕێژەیەکی زۆری وانەبێژ لە هەموو مەکتەبەکانە هەیە کەواتە بۆچی دامەزراندنی داخستووە.